بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش خۆمان بە خۆشحاڵەزانین لە بەرنمەیەکی نوێی شەبەنگداهاتینەوە دیدارتان بە ئومێدیەوەی بەرنمەیە ژێگای ڕزامەندی ئێوەی خۆشەویستانم ئێمە لە تەواوی بەرنمەکانی شەبەنگدا قسە و باس لەبارەی قەڵەمی ئەو شاعیر و نووسەر و ڕووناک بیرانی کوردەوەکەین کە ڕۆڵیان هەیە لە ناو کۆمەڵگادا و لە هەمان کاتا جێگای دەستیان دیارە و جێگای شانازی ئەو کەسانن کە لەسەر دەستی ئەمان پەروەردە بوونە. زۆرێک لەو کەسانەی کە لەم کایەدا کارەکەن یان خودکاریان کردووە بێگومان خاوەنی تێڕوانینێکی جیاواز و وە لە هەمان کاتا بیر و بۆچوونێکی تایبەتی خۆیانن بە بواری ئەدەب و زمان و تەنانەت سیاسەتیش. بە خۆشحاڵیەوە بۆ ئەم بەرنمەیە لەگەڵ مامۆستا جەمال بێدار کە یەکێکە لەو کەسانەی کە خاوەنی بەرهەمێکی ئێجگار زۆرە و لە هەمان کاتا بۆ خۆی بە پارێزەری زمانی هەورامی خۆی دەناسێنێت و لە هەمان کاتا یەکێکە لەو کەسانەی کە قەڵەمێکی نەرمە لە بوارەکە بەڕاستی شایانی خوێندنەوەیە. لەم گفتوگوۆیەدا دەچین نێو ژیانی تایبەتی و قسە و باسی لە هەمان کاتا لەبارەی کۆی بابەتی ئەدەب و زمان و ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێستادا هەیە بە ئومێدیەوەم کە جێگای ڕزامەندی ئێوەی خۆشەویست بێت. مامۆستا زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونی بەڕێز. سوپاسانەکەم و بە خێراتنتان ئەەکەم. هیوادارم لەو ئەرکە پیرۆزەی کە پێی هەڵەسن سەرکەوتوو بن و بەردەوام بن ئیشەکەشتان جێگەی شانازی و دەستخۆشیە. زۆر سپاس. مامۆستا بە هەر ڕاستەخۆ بەو پرسیارە دەست پێ بکەم. لە ئێستاە جیهان کەوتۆتە بەر خوێندنەوەیە کە پێیان وایە کە سیاست یەکەم بابەتە کە هەڵسوڕێنەری تەواوی وارەکانی دیکەیە. لە دوای ئەوە لایەنی تەندروستی بۆ خۆی گرنگیەکی تایبەتی هەیە. ئالەم کاتەیە ئەدەب و هونەر چ ڕۆڵێکە گێڕێت؟ وەکو جەنابەت دەزانێ هۆنەر ڕۆڵەی معاناتە، ئەدەب هەر ڕۆڵەی معاناتە و سەرچاوەکەیانە. ئەو دوانەی کە باسەکردن هەردووکیان هەم سیاست و هەم وەزعی تەندروستیش هیچ کامیان باش و لەبەر نین. لەبەرەوە ئەبێ وەڵامدانەوە لە ئەدەب و لە هونەرەوە ڕێک گونجاو بێ لەگەڵ خۆیانە. کەواتە ئەوان مەبەستمەوەیە ئەوان هەردووکیان لە بوارێکی سەلبی ئاسوڕێنەوە، حتمەن ئەویش ئیستیجابەی ئەم دوانایەکە. بەڵام دەوترێت کە زۆرێک خەڵک لەبارەی ئەم بابەتەوە نووسیانە هیچ کاتێک ئەدەب وەک فریاد ڕەز وەرناگیرێت. واتە قەتعیەنە و کات هیچ کاتێک ناتوانانی ئەدەب بابە تایبەتی وەکو فریاد ڕەسێک بوو بەهاناوە چوونی معاناتە گشتێکان. ئاخر ئەدەب تەنها وەکو واعیزێک وایە، ئەدەبیش بێ و هۆنەریش بێ لە ڕاستیدا دەوری واعیزێک بینن. تەنها ئەتوانن دەردەکان تەشخیصکەن و زۆر جاریش چارەسەریان بۆ دابنێن، بەڵام سڵتەی تەنفیزی نییە تا بتوانێت تەنفیزی بکە. ئەو کەسانەی ئەو قسەیان کردوە لەو بوارەوە لەو مەنزەرەوە سێرەکان کەیانەوێ واعیزەکە هەروەکو نەسیحەت ئەکا و ئامۆژگاری ئەکا تەنفیزی کارەکەش بکات و دەسەڵاتی نییە. ئەوە دەسەڵاتی کێوێ کە جێبەجێ بکە. ئەو دەسەڵاتی جێبەجێکردن نییە ئەدەبیا خۆ هۆنەر. ئەوان ئەمە وای نەکردو بێتە ژێر بابەتێکی ژێردەستە لە کاتێکی ئاوایە دەیتر هەموو هیچ شتێک بەبێ دەسەڵات ناشێتە سەرەوە. دەسەڵاتی شەرنێ ئا دەسەڵاتێکی تێڵاو کوتەک بێ. تۆ کە ئەچی بۆ بازار ئەتەوێت کێکێک بکڕی پسکیتێک بکڕی ئەوێ دەسەڵات بێت. دەسەڵات لەو وەختا دەسەڵاتی پارەیە. خۆ کوتەکێکی ناوێت کوتەکە پێ بڵێ پارچێ پسکیتم بەرێ ئەبێ دەسەڵاتی پارە پێ بێ. لێرەشە ئەدیب شاعیر هۆنەرمەند کە دەردی گەل دەردی ملت تەشخیصەکە ئەو زڵمەی لە سەرەتی دیاریەکە دەسەڵاتی ئەوەی نییە زڵمەکە لابرێ یاخۆ ئەو خەڵکە هەڵسێنێتەوە بە دەسەڵاتێکەوە. ئەبێ کەسانێک هەبنی گوێی لێ بگرن و پەیڕەوی بکەن بۆ ئەوەی تەنفیزی ئەوامێرەکان بکە. هەروەکو پەرلەمانێک وایە خۆ پەرلەمان دەسەڵاتی جێبەجێکردنی نییە، دەسەڵاتی یاسادانان و تەشخیصکردنی لە دەستایە. ئەدەب و هۆنەریش هەر بەو جۆرە من وایە زانم. زۆر باشە. مامۆستا ئاماژە بە شتێک و پێشتریش قسەمان لەبارەوە کرد. بۆچی ئەدەبیاتی ئێمە ئاوا بەو شێوەیە زادەی نەهامەتیە؟ چونکە
ئەدەب ڕنگدانەوەی ژیانە. ئێمە ژیانمان نەهامەتی و قوربەسەری و بەدبەختی بووە، ئیتر هەر ئەبێ ئەو ئەدەبەش ئەو ڕەنگە باتەوە و پیرەمێر لە شێرێکە جوانە لەڵێ وەزیفە و مەقام بە پیاو ئەگۆڕێ ڕەنگی شوشەیە کە ئاو ئەگۆڕێ. ئەو خۆی ڕەنگی نییە، بەڵام بیکەیتە ناو هەر شوشەیەکە و ڕەنگەکەی چۆن بێ ئەوە ئەگرێ. ژیانی ئەدەبی ژیانی ئێمەش ڕەنگەکەی چۆن بووە لە ئەدەب و لە هونەرەکەمانە دەرکەوتووە. بەڵام هەندێک پیان وایە کە ئەدەب و هونەر ئیشی جوانترکردنی ژیانە، ئەرکی جوانترکردنی ژیانە. هەستەکەی ئەم ڕۆڵی گێڕاوە ئەی گەڕێ، بەڵام نسبیە تۆ ناتوانانی لە ناو قوڕێک هابی هەموو لایەکە قوڕبێ و بۆ وشکانی بگەڕێ ئاخر دە شتەکە هەمووی هەر قوڕە، ئیتر لەکوێ وشکانی دەسەکەوێ. بۆ ئاوا بەو شێوەیە چونکە سەیری مێژومانەکەی هەروایە، ئەمڕۆ لە واقعەکە ئەژیت و ئەیچێژی هەروایە. زۆر کەم ئەبینی ئێمە شعرەکانمان ئەدەبیاتەکانمان باسی خۆشی ژیان و تامی ژیان و بەختەوەریەکان و شایەکان بکەن، هەمووی کڵۆڵی و بەدبەختی و فرمێسک و ئاخ و داخ و ئەمانەیە، ئەمانە لە خۆیانەوە نەهاتوونەتە کایەوە. کاتێ ئەمە ئەنووسرێتەوە بۆ خۆی دیسان هەست ناکەینەوەیەکی ناومێد و بینەری ئەم بێزاریانە دووبارە بێتەوە لە ناو بەرەمەکە، یاخود ئەمە پێویستە بکرێت ڕاستی بۆی بمێنێتەوە. وا هەست ئەەکەم ئەدەبی ڕاستەقینە ئەوەیە ڕنگدانەوەی ژیان بێ و حەزەکەم ئێمەش ئەمنەوەیە ڕاستکۆ بین لەگەڵ نەوەکانی داهاتوومانە ژیان نەڕازێنینەوە بە وشەی بریقەدار و ڕستەی جوان و دڵ بزوێن بیان خەڵەتێنەوەی داهاتوومان وەختێک کە ئێنە سەر سفرەکە هەیە ئەویان پێ بڵێ کە بێ ئاچی هەیە ئەویان پێ بڵێ، نەک بە نەزانی بێتە سەر سفرەکە و ئەو بەتەمای چی بێت و چی ببینێ. باشە مامۆستا، پرسیارێکە حەزەکەم وەڵامەکەی لە بەڕێزیش وەربگرم. دەوترێت هەندێک بەرهەم هەیە ڕوودا و دروستەکات، بڵێ، بەڵام بەرهەمەکانی ئێمە زۆربیان ئەو بەرهەمانە زۆربیان ناڵێن تەواوی، زۆرێک لەو بەرهەمانەمان ئەوانن کە لە ئەنجامی ڕووداوێکەوە دروست بوون. ئێمە ئەوەی تا ئێستا من بۆم دەرکەوت بێ لە ناو ملەتی ئەمەدا کەسانی ژیر و عاقڵ و دانا و زانا هەن، بەڵام هەمیشە وەکو گوڵی ژێر دڕک نەیانتوانیوە سەر دەربێنن، گوێیان لێ ناگیرێ، قیمەتیان بۆ دانانرێ، لە بەگوێیان ناکرێ. ئیتر لەکوێ ئەوە دروست ببێ کە ژیان دروستکەین، ئەوسا ئەو ژیر و زانایانەمان ئیتر ڕۆژێ لە ڕۆژان یا تووشی مەیوسی ئەبن یا تێ ئەگەن کە بێدەنگیان لە دەنگکردنیان باشترە، لەبەر ئەوە ئێمە هەر لە سوورانەوەکەمان لە بازنەیەکی بەتاڵا ئەمێنینەوە و هیچمان بە هیچ نابێ. پاڵپش بم بابەتی تۆ بابەتی کە بەڕێز ئاماژە پێکرد، هەندێک کەس پیان وایە ئێستا بەرهەمە ئەدەبیەکانمان بەرهەمێکی زۆر ناومێدانن، ئەمە بۆ بابەتە ئەگەڕێتەوە. ئەمە من هەر ئەوەی ئەزانم کە واقعی ژیانمان ناومێدانەیە، حتمما ئەبێ بەرهەمەکانیشمان هەروە بن. کەواتە ڕۆڵی چێ بێت لەم کایە کاتێک کە تۆ واقع بگوازیتەوە بۆ ناو کتێبەکان داهاتوو دەی ئاز دەکەم ئەمە ئاهوو ناڵە و ئۆفی دەروونە و ئینسان کە ئێشی پێگەیشت و ناڕەحەت بوو ژیانی کەوتە مەترسیەوە، هەر ئەوەن ئەتوانێت بناڵێنەوە هاوار بکایتر چی بکە. لەم وڵاتی ئێمەدا ئەوانەی ژیر بوون قسەی خۆیانیان کرد، ئەوانەی دانابوون دانایەتی خۆیان دەرخەز لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە، لە جەریدەکانەوە، لە هەموو میدیاکانەوە، بەڵام نەیبڕی. ئیتر هەر ئەوەی بۆ ماوەتەوە لەگەڵ دەرونی خۆیان بدوێ و هاوار بکە و ناڵە بکە و فرمێز بڕێژە چی بکە. مامۆساگەر هەگەرچی لە سەرزارێکی ئەم پرسیارە ڕەنگە گونجاو نەبێ و لە هەمان کاتە وەڵامەکەشی ئامانجی تەواو نەپێکێ، بەڵام بە بەراورد بە قۆناغەکانی پێشووترمان بۆ نمونە ساڵانی 1950 پێشووتر زمان و ئەدەب و هونەری ئێستەی ئێمە بە بۆچوونی بەڕێزەوە و خاوەن کەسێکی خاوەن ئەزمون چۆنێ بینی؟ جیاوازیان چییە؟ هەستەکەی شتێک گۆڕاوە
جێگای دڵخۆشی بێ لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی ئەدەبەوە ئێمە هەنگاوی چاکمان ناوە زۆر پێشکەوتوین من پەنجاکانیشم لەبیرێت و لە پەنجاکان تەلەبە بووم نە زمانمان نە ئەدەبیاتمان هیچ کامیان وەکو ئێستا بێهێز و بەقوت نەبوون باشە ئێستا زۆر بەهێزین زۆر بە قووەتین بەڵام کە لێرەوە نەشونمامان کردو و گەیشتونەتە ئەمپلا لە کۆمەڵی بواری ترەوە دۆڕاندومانە مەسەەن ئەم ملەتە ئێستا لە ڕووی خۆشگوزارینەوە تا ڕادەیەکی زۆر لە سانەوە ئێمە هەنگامان ناوە بەرەو پێشەوە ئەوسا خەڵک زۆر فەقیر بوو کوردەواری بە عام فەقیر بوو بەڵام لە پاڵ ئەو فەقیریەدا تا ڕادەیەک دڵ ئارامی و هێمنی و مێشک سافی و بەرچاوڕوونیەکی زۆر لە بەرچاو بوو خەڵک ئومێدی بوو ئەیود ئەگەمە سەر ئەو کێوە ئێستا گەیشتونەتە سەر کێوەکە لەسەر کێوەکە نازانین چی بکەن بەدبەختیەکەمان خستر بۆتەوە لەبەرەوە لە هەندێک لاوە بەرەو پێش هاتوین بەڵام لە هەندێک لاوە بابل بە نمونە لە چونەتە سەرکیەوەکە نازان چی مەقامێک بچڕن نازان چی هۆن ڕاوەیەک بنووسن نازان چی بخوێن ئەزانین چی بخوێنین چی بڵین بەرەو کوێ بڕۆین بەڵام سەرمان لێ سەریان لێ تێکداوین ڕێمان لێگوم مەکەن ژیان تاڵ ئەکرێ لە بەرچاومانە بێ ئومێ دەکرێن لە گینا خەڵگەزانێ ملەتێکی هێمەرام باشە مامۆسا ئەم پرسیارانە و ئەوانە بوون کە ڕەنگە لە وەڵامی لە ناخی هەموو نووسەر و شاعیر و ڕۆژنبیرێکی ئەم وڵاتە هەبێت بەڵام ئەوەی خەمی تۆیە بۆ ئەدەبیات لە ئێستاە پێویستە چی بکرێت بۆ بابەتی ئەدەبی کە بگات بەوەی بە من بە ئەو کەسانەی کە تازە دەسەبن بۆ خوێندنەوەی ئێمە لە ئەدەبەکەشا جۆرە ئەوەش بڵێ هەر ئەم معاناتانە جۆرە سەر لێ شێوانێکمان تیادا هەیە لە ناحیە ئەدەبیشەوە بەدبەختترین کار کە ئەیبینم لە ئەدەبی کوردیدا ئەوەیە لە ڕەسەنایەتی کوردی لا ئەین بەرەو شوێنەکانی تر ئێمە ژیانێکی کوردەواریە بینە سەر زمانمان کوردەواریە عرف و عاداتمان کوردەواریە بەڵام ئەمانەوێ ئێستا زمانی کوردی ئەشێوێنین ئەدەبی کوردی ئەشێوێنین شتێک ئەڵێن کە نەغمەی خۆمان نییە ئێمە مەسەلەن بولبلین بەڵام ئەمانەوێ وەکو قەلە ڕشکە بخوێنین ئێمە کەوین ئەمانەوێ وەکو سۆنە بخوێنین ئاخر ئەمە شتیوان نابێ هەموو شارستانیەتێک هەموو تازەیەک لەسەر بنەڕەتەکە دا ئەمەدرێ ئێمە بنەڕەتەکە ئەشێوێنین ئەدەبیاتی کوردی ئەدەبیاتێکی جوان و ڕەسەن بوو ئەدەبیاتێکی شیرین و باش بوو ئێستا ئەوەی ڕابردوو پێڵێن کلاسیکی لە کاتێکە کورد کلاسیکێتی تیا نەبووە مطلقاً و هەرگیسە و هەرگیز کلاسیکی نەبوو کورد خەڵک معنای کلاسیکی نازانێ و ئەڵێ ئەدەبی کلاسیکی معنای تازە نازانێ و ئەڵێ ئەدەبی تازە کەی ئەدەبی تازە ئابە و جۆرەیە کە ئەم خەڵکە هێناویەتی کەی کلاسیکی ئەوەیە کە کوردیی وەختی خۆی چەند ساڵ ئەدەب و ئەدەبیاتی هەبووە لەبەرەوە من ئەمە هەر لە ساڵەکانی نەوەکانە زۆر مەقالەم نووسیوە لەسەر ئەوەی کە ئەدەب ئەو ئەدەبەی پێ ئەوترێ ئەدەبی کلاسیکی کوردی ئەبێ پێی بوترێ ئەدەبی ڕەسەنی کوردی ئەوە ڕەسەن بووە کلاسیکی لە یۆنانە لە پێش میلادا هاتۆتە کایەوە کۆمەڵێ مەرج و ئەمانەی تایە ئەو وەختە کورد و یۆنان هەر بە یەکتریان نەزانیەوە تا کورد بڕوە لە یۆنانەوە ئەدەبی کلاسیکی وەربگرێ و بێنێ لێرە تەقلیدی ئەوانە بکە شتەکانمان لەجێی خۆیانە هەوڵەکانمان ئێستا لەژێی خۆیانە گەشتبین نیت ئێستا بە ناگەشتبی نیم ئەیانەوێ شتێک بڵێن کە هی خۆمان نییە ئەیانەوێ ئەم کووردە لە ڕسانایەتی خۆی هەڵکەنن بیبەن بەرەو بەدەستەکانە ئەروەڵە ئەوانش زوربیان ناڵێم هەمویان ئەمان بن بۆ باوەشی ئەوانەی کە دابەشیان کردوینی و تا ئێستا هەرگیز چوار پارچەکە نابنەوە بە یەک و چوار پارچەن یعنی کوێرانە هەنگاوەنێن زوربەی شاعرەکانمان عاتیفیانە بێبیرکردنەوە هەنگاوەنێن من سرم لەو ئاژاوی سڕەمێنێ لێشە هەر جۆر ئاژاوەیەکەیە
ئەمە لە ساڵی 2012 دەستم پێ کرد و تەواوم کرد تەرجمەکەی، یعنی ئەمە تەفسیر نییە، تەرجمەیە. بەڵامێتر تا دیزاین کرا و تا تایب کرا و ئەم جۆرەشتانە زۆری بردوو. دوایش لە عێراقا بۆم چاپ نەکرا لە کوردستانە، ناچار بووم دوجار نردم بۆ تاران و لە تاران لە ساڵی 2015دا چاپ کرا. خوێنەرانێکی باشی بوو، ئێستش هەر خەڵک داوایەکات و بەردەوام خەڵک تەلەفۆنم بۆکە. غایەکەشم لە تەرجمەکردنی دوو غایە ئەساسی بوو. یەکەم هەورامیەکان بە زمانی خۆیان معنای قورئان بە جوانی تێبگەن. دووهەم ئەم قورئانە کتێبێکی نەمرە تا دنیایە ئەمێنێ. زمانەکەی من کاچێتە پاڵی ئەم قورئانە نەمرە، زمانەکەی منیش نەمر ئەبێت و ئەمێنێتەوە. ئەو فۆنتە لە ساڵی 1998ەوە من کە خۆم یەکلایی کردەوە بۆ نووسینی هەورامی و خزمەتکردنی زمانی هەورامی. هەستم کرد 4 دەنگمان هەیە، حرفیان نییە، حرفیانەی ڕەمزەکەیان نییە. من خۆم بۆم کردن بەڵام نەم ئەزانی چۆن بیخەمە دنیای کۆمپیوتەرەوە. لە ساڵی 2010 تا ڕێم کەوتە نۆتشە، چوو ماڵی برادرێکی نۆتشەیی ناوی کاکە عەبدوڵڵای حەبیبیە، مهندس زەراعی بوو، بۆم باس کرد. ئەو لە ماڵی خۆیان بۆی باش کردم و هاتمەوە خستمە ناو کۆمپیوتەرەکەم و ئیتر بەو حرفانە من تا ئێستا هەورامی ئەنووسم و هەر بەرهەمەکانم بەوە تایبەکە. ئەمە یەکێکی تر لە کارەکانمە کە لە بابەت ڕێزمانی هەورامیەوە بەرگی یەکەمی ڕێزمانە کە تا ئێستا من 5 بەرگ ڕێزمانی هەورامی نووسیوە. ئەمە بەرگی یەکەمیانەوە 2 بەریان تا ئێستا چاپکراوم، 3 بەرگیان هێشتا چاپ نەکراوە. ئەمە قوربان بە زۆری کە نووسرا لە جامعەکانی کوردستانە ئەیان کڕی و تەلەبە و ئەیان خوێندەوە و شتیان لەسەر ئەنووسی، چونکە لە ساڵی دووهەمی جامعە کوردیەکانە خوێندن ئەخوێنرێ. مامۆساگیان باسێکی ئەو قاموسەم بۆ بکە چۆن کاری لەسەر کرد و لە هەمان کاتە پێویستی تر چی بوو بۆ ئەوەی ئەو قاموسێکە بێت لە نێوان زمانی هەورامی وەکو ئەوەی کە باسەکرێت و لە هەمان کاتە شێوەزاری سۆرانیشە. بۆچی لە هەمان کاتە تێبینیم لەسەرەوە هەیە بۆچی کرمانجی ژوورویتیانێ، بۆچی بادینیت لەگەڵان نیەتە ناپشتە بە سۆرانێکە بەست. بەڕێز هەورامیەکان بە حیسابی خۆمان زمانێکمان هەیە. زمان لەم سەردەمەدا فەرقیە لەگەڵ ڕابردوودا. هەورامیەکان وەختی خۆی لە مەنتیقەیەکی جۆغرافی دیاریکراودا بوون، زمانەکان پارێزرا بوو. ئێمە دوای ئەوەی لە ساڵی 1970 کە دێهاتەکانی هەورامان چۆڵ کران و وێران کران و لەژێر پاڵەپەستۆی حیزبی باسە هێنایانە خوارەوە، ئێمە لەناو بەرایانی سۆرانی بووین بە کەمینە. من لەو وەختەوە هەستم کە دەکا زمانی هەورامی ئەکەوێتە مەترسیەوە، چونکە هەمیشە زۆرینە زاڵە بەسەر کەمینەدا و زمان و عادەت و عورفی کەمینە بەرەوتیاچوو نەچێ. هەر لەو وەختەوە خەمم خوارد، بەڵام بۆم نەکرا شتێ بکەم. ئێتر لە ساڵی 2001ەوە کەماڵم چووە هەڵەبجەی شەهید، ئیتر وتم کاتێتی، چونکە زۆر ئیشی ترم کردبوو تا ڕادێ هەستمە کرد سەرکەوتوو بووم. تا ئەو وەختە هەورامی قاموسی نەبوو. هەورامیەکانیش کەلیمەی جوان و ڕەسەن و قوڵی خۆیانیان هەیە کە پێوترێت کەرسەی زمان. هەستم کە دەمانە تیا ئەچن ئەگەر خەمێکیان نەخورێ. فکرەی دانانی قاموسێک کەوتە مێشکم، خۆم خستە زۆر لای کەس وتیانەوەی تۆ ئەیڵەی خەیاڵێکی خاو هیچی تر نییە. ئێستا قاموزە بێ لیژنەی بۆ دابنرێ، هەر حرفێ یا چەند حرفێ بسپێرێ بە لیژنەیەک و چەند ساڵی خەریکی بن. وتم ئەمە بۆ ئێمە ڕێک ناکەوێت بێ خۆمان هەوڵبین بێ کەس بەگوێ نەکردم. دانیشتم بۆ خۆم و دەستم کرد بە بیرکردنەوە، کەوتمە نووسین. ئەچوومە لای هەموو خاوەن پیشەیەک، شتەکانی چوین ئەمنووسی، ئەچوومە ناو ڕان، بزنەکان، حیوانەکان چیان پێوترێ، هەموو بوارەکانی ژیانی هەورامی گەڕام، لەگەڵ خۆما بردم کەلیمەکانم کۆ ئەکردەوە، زۆرم کۆ کردەوە. ئەوسا کەوتمە ئەوەی لەسەر ئەساسێکی هیجایی قاموزە بێ لەسەر ئەبجەدی و هیجایی و ئەمانە بنووسرێ. مامۆساگیان ئەمە پرسیارە لەبارەی ئەم بابەتەوە بکەم کە بریتێ لە ئەم کتێبە قاموسێکە بە
زمانی هەورامی و لە بەرامبەرە شێوەزاری سۆرانی. دوو پرسیارم هەیە لەبارەیەم بابەت. یەکەم بۆچی شێوەزاری کرمانجی ژووراتە بادینی نەکراوە و لە هەمان کاتا ئەمە یەکێکە لەو هەوڵانی تۆ بۆ ئەوەی کە ئەوترێت زمانی هەورامی لە لێواری لە ناوچوونایە ئەم هەوڵەی بەڕێز بۆ ئەمە بوو؟ ئەمە لەبەر ئەوە بوو کە کردم بە هەورامی سۆرانی چونکە من لە ڕاستیدا بەدینانی نازانم. ئەنجا ناشکرێ ئەمە پێوترێ قاموسی دوو زمانی، یعنی قاموس ئەنواعی هەیە. سۆرانیش بە زمان مامەڵە لەگەڵا کردووە؟ نا نووسیمە کوردی ناوەڕاست لە ئەگەبی خوێنراوە هەورامی کوردی کرمانجی ناوەڕاستیش نووسراوە کرمانجی ناوەڕاست چونکە کرمانجی سەر و کرمانجی خوارو بە هەردووکیانەوە کوردی پێگەیەنە یا هەر پێوترێ کرمانجی و ئیتر تەقسیم بەندی کراوە لەوانیش فەرعیتە دەبێتەوە. من داخی گرانم کرمانجی سەر و نازانم، هەر سۆرانی ئەزانم و هەورامی لە شێوەکانی کوردی بڵێ. ئەمە چۆن دەستیدا بەم کارە؟ ئەمەیتر هەروەکو بۆم باس کردی پێشتر بیرم کردەوە کە نێڵم ئەم زمانە بەرەوتیاچوون بڕوە. ئەم زمانە ئەنیستیتۆری کوردی وت و یەکێ لەو زمانانەی بەرەوتیاچوون ئەچێ هەورامیە چون کە پێی نانووسرێ و ناخوێنرێتەوە. ئێتر لەو وەختەوە من دەستم بەمە کردووە هەورامیەکان زانیان و شتەکە بەڵاوەوە هەورامیەکان جوڵان دەستیان کرد بە نووسین بە هەورامی کتێب نووسین شتکردن. ئێستا سێریەگەر ناو فەیسبوک و ئەمانە بکەی چەندەها پێیژی هەورامی دامەزراوە، چەندەها محاولات هەیە ئەنجا لە عێراق و ئێران و ئەوروپا چەندەها کۆمەڵ دروست کراوە بۆ پاراستنی زمانی هەورامی، یانێ شتەکە جوڵە لە سەرانسەری هەورامی. لێرە بڕۆمە دەرەوە بۆ بابەتێکی تری بە بەرنامەکەمان و بەشێکی دیکەی ئەمەیە هەستەکەم زۆر بێدارویتە بە دیارەمە هەر ناسناوەکە لەمەوە وەرەگرتووە؟ قوربان نەوەڵڵا لە شعرەوە وەرم کرد. من سەرەتا کە چوومە ناو دنیای نووسینەوە لە شعرەوە دەستیشم پێ کرد بێدار یعنی نەخەوتوو. ئەنجا زوربەی ئەو شعرانەی کە ئەمنووسی من لە کاتێکە ئەمنووسی خەڵک ئەچووە ناو جێگە و ئەخەوت من لە وەختا سەرمە خسە سەرسێنێکم بخاوم مەوهێبە یاخۆ بەهرەیە یاخۆ فکرەی شعرێکم بۆ ئەهات ئەشم زانی شاعر ئەگەر خێرا نەیگری وەکو نەچیر وایە ڕائەکاو نایێتەوە جارێکی تر بە بێدەنگ لە ناو نوێنەکەمە ئەهاتمە دەرەوە لەو کاتەدا کە دنیا بێت دەنگ و کف و ئارام بوو من شارەکەم ئەنووسیەوە ئێتر نازنایی بێدارم بۆ خۆم هەڵبژات. یەکێک لەو شعرانەمان بۆ بخەنەوە لە ناو دیوانەکە تا کە تایبەتە بە بەلای خۆتە. پارچە شعرێ بە ناوی بە من چێش دڵتوریا و لوا شەنگی بە من چێش گۆنای کافوری زەنگی بە من چێش جەتاری زینان و هار بە من چێش منجە خارستان گوڵزار بە من چێش گۆش هوڕەهوڕشەن کەمان بە من چێش جەورگینە هەنگ مەکان بە من چێش بەهار بە نشین تەلار بە من چێش کاسەم گڵێنەن ژیار بە من چێش دەمی بیدان گەزۆ بە من چێش دەم و دەست بەسیا فرۆ بە من چێش بەوا خەڵهاڵی دوکان بە من چێش سینەم جۆژم و سەیران بە من چێش جەدەباخانە عەبیر بە من چێش بێدڵ چیمەنی دڵگیر بە من چێش بێمەیل و ڕاوی نەچیر بە من چێش دماوی دەستشیەی تەکبیر بە من چێش عەمرم ڤڵاویا و زەمەن بە من چێش گردش جەژنە بوو تەمەن بە من چێش مامۆستا جەمال ئەگەر ئێمە بمانەوێ
بە شێوەیەکی ئەخلاقیانە پێناسەی مامۆستا جەمال بکەین بە دیمانەیەک و بە مێزگردێک و بە چاوپێکەوتنێک کۆتایی نایە. مامۆستا جەمال یەکێکە لەو مرۆڤانەی کە ئەمڕۆ لەسەر لە ناو مەیدانی و لە ناو ئەدەب و مێژوو میلەتی کووردا ئەتوانم بڵێم ئێستا کەسێکی وەکو مامۆستا جەمال دوگمەنە. مامۆستا جەمال هەموو تەمەنی خۆی کردە قوربانی مێژوو ئەدەبی گەلەکەی، نووسەرێکی ڕازگۆ، ئەمەکدار، سۆزدار، هەتاکو و بڵێ نەرمونیان لە ناو کۆمەڵگە بێزیان. مامۆستا جەمال نەک مامۆستایەکە ئەمڕۆ وەکو مامۆستایەک بووە کاتی خۆی دەرسی وتوەتەوە. ئەمڕۆ مامۆستا جەمال بوو بە مامۆستای ئەو کەسانەی کە خولیای خوێنەوەی مێژووی ئەدەبی کوردین. مامۆستا جەمال ئێستا تەمەنێکی هەیە لەوانەیە خۆی لە 70 ساڵ بدا، بەڵام ئەم مرۆڤە ئەم ئینسانە بە ئەمەکە ئەم ئینسانە خزمەت گوزارە خزمەتکارە هەمیشە وەکو مۆم کزەی دێ بەسەر پێستی خۆیان لە پێناو خزمەتی گەلەکەیدا. ئێستش شەو نخونی ئەکێشێ و خەڵوەت ئەکێشێ لە نووسینە جوانەکانی و پیت و وشە بژار ئەکا لە پێناوی ئەوە بیکا بە ملوانکەیەک و بیهۆنێتەوە بیکاتە ملی ئەو کەسانەی کە خولیای مێژوو ئەدەبی کوردیان هەیە. مامۆستا جەمال چەندین کتێبی بە پێز و جوانی هەیە، وەکو وشەنامە، وەکو تەفسیر و تەرجمەی قورئانی کردوتەوە کە ئێستا هەتایە بۆ مرۆڤایەتی دوو سیفەتی جوانی هەیە. یەکەم هەتایە دارشتێکی زمانەوانی کرد بۆ زمانی هەورامی کە ئەگەر دەستێکیش هەبێ ڕۆژێ لە ڕۆژان ئەم زمانە بیتوێنێتەوە، بەڵام بەهۆی تێکۆشانەکانی مامۆستا جەمالەوە کە قورئانی پیرۆزی کردەوە بە هەورامی ئەم زمانە هەر بە زیندوی ئەمێنێتەوە. مامۆستا جەمال چەندین کتێبی مێژوویی ئەدەبی بە تایبەتی شێعری هەیە کە هەر کۆپ لە شێعرێکی پێناسە بکەین شرۆڤە بکەین چەندین مانای بە پێز و جوانی لێ ئەبێتەوە. ئێستش ئەم مامۆستا بەڕێزە هەر بەردەوامە لە نووسینەکانی ئێمە. وەکو من بەش بە حاڵی خۆم وەکو هەم نووسەرێک و وەکو هەم شاعیرێک بەڕاستی من لە ئاسی هەموو تێکۆشان و زەحمەتەکانی مامۆستا جەمالدا ناوێرم سەربەرزکەمەوە. خۆزگە بە خۆزگە ئێمە بمانتوانایە هەر هیچ نەبێت تۆشقاڵێک وەکو ئەو پیاوە بەڕێزە بمانتوانێت لە خزمەتی کۆمەڵگەکەی خۆمان نابین. دڵنیا دەکەین ئەگەر کۆمەلگایەک کەسانێکی وەکو مامۆستا جەمالی تێدا بن هەمیشە کۆمەلگەیەکی ئاسوودە و بەختەوەر و ڕۆشنبیر و هزروانە بن، چونکە بەڕاستی مامۆستا جەمال ئەمڕۆ کەسێکی دانسقەیە. بۆیە ئێمە وەکو خەڵکی هەورامان و شارەزور و هەڵەبجەش بەگشتی و ئەو کەسانش کە هەست بەرپرسیارەتی ئەکەن بەرامبەر بە مێژوو ئەدەبی گەلەکەیان هەمیشە هیوای تەمەندرێژی و لە ساغی و بیرتیژی بۆ ئەو مامۆستا بەڕێز ڕێزدارە ئەخوازین و تەمەنا ئەکەین هەر بەردەوامێ لە ئیشە جوانەکانی بەڕاستی هەر پیتێکی بۆ ئێمە نەسیحەتێک و پندێکە بۆ ڕۆژگارەکەمان. ئەتوانی بڵێ ئەو هۆڵانەی مامۆستا جەمال ماوەیەکی کە اینجا شوێنی خۆی یەگرێ، یعنی بۆ هەموو کارێک تۆ سەرەتا ئەوشتە ناچێتە جێ خۆی. بەڵام ئێستا بۆ نمونە یەکێک لەو کارانەی مامۆستا جەمال کە گرنگترینیانە قورئانی پیرۆزە بە زمانی هەورامی. ئەو قورئانە ئێستا لە ڕۆژهەڵات و لە باشووری شەیە ئەو خەڵکە خەریکە بە خوێندنەوەی ئەو کات کابراکە تەفسیری قورئانی پیرۆزە خوێنێتەوە بە زمانی هەورامی. ئەمەش کاریگەری لەسەر زمانی هەورامی زۆرە، ئەتوانی بڵێ جێیەکی تەواو لەسەر زمانی هەورامی ئەگرێ لە دەڤەرەکە لەو چێ لە ڕۆژهەڵات بێت چ لێرە. مامۆستا جەمال پێم وابێ کتێبێکی شێ بوو بە ناوی وەرقوڵ. وەرقوڵە یا وەرقوڵە ئەویش هەر سەبارەت بە زمانی شێوەزاری هەورامیە. چەند ئەتوانم بڵێم کتێبی زۆری هەیە، بەڵام من ئیتر ئەوەیە لەبەر سەرقاڵی و لەبەر نەتوانین و لەبەر نەبوونی کات لەوانەیە من نەمپەرژاوێتە سەر خوێندنەوەی هەموو کتێبەکانی مامۆستا جەمال. بەڵام ئەوەندە ئەزانم کە مامۆستا جەمال لە بواری لە شێوەزاری هەورامیە خزمەتێکی زۆر باشی کردووە و چەند کتێبێکی هەیە لەو بابەیە بە تایبەت قورئانی پیرۆزە وەرقوڵە و چەند کتێبێکی تر. سوود وەرگرتن لەو خەڵکانەی کە ئەزمونێکیانەیە قەڵەمێکیان بەدەستە بە
دەرخستنی کارەکانی ئەوان ئێستا بۆ نمونە ئێمە لە ناوەندە و کات گۆڤارێکی فکریمانە بوو ئەو کات سەر نووسری گۆڤارەکە مامۆستا جەمال بێدارە مامۆستا جەمال بێدارمان هێنایە ناو کایەکە لەگەڵ دکتۆر عەرفان مستەفا لەبەرەوەی کە بۆ نمونە گۆڤارێکی فکری بوو گۆڤاری فکریش لە دەڤری هەڵەبجە نەبوو ئەم گۆڤارە ئەتوانم بەڵام دەنگدانەوەیکی باشیە بوو کاریگەری زۆریشی ئەتوانم بەڵام قەڵەمی مامۆستا جەمال و دکتۆر عەرفان بوو ینی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لەو گۆڤارەیە وەڵاهی بەڕاستی ئەوەی کە کرابێ و پێویست بووە بکرێ ئەوان بخۆیان کردویانە من پێوان بێ ئەوان کەم تەرخەمیەکیان نەکردووە لەو بارەیە بە تایبەت مامۆستا جەمال بەو تەمەنەوەی ئێستش من جاری وا هەبووە شەو کە هەتا لە نەخۆشیە لە سەردانا کە چوومەتە خزمەتی کابرا خەریکی خوێندنەوە بۆ بە عینێکێک و یا بە زەڕەبینێکەوە خەریکی و نووسین و ئێستش بەردەوامە لە نووسین لە ساڵی 1985 یەکەم بەرهەم بەناوی سروەی بێداری چاپەکەی سیارەکە سادەیە بەڵام ڕەنگە بۆ ناخی تۆ بۆ ژیانی تۆ کاتە زۆر قرس بوو بێت هەستی بە چی کرد کە یەکەم بەرهەمی ئەدەبی کەوتە بەر چاوی و بەردی دەیخوێنەران هەستمە کرد ئیتر من نامرم جارێکی تر نامرم تا دنیایە لەناو ئەم خەڵکە ئەژیم چونکە بەرهەمێکی چاپکراوم هەیە ئەم چاپکراوە ئەمێنێتەوە و ئەنجا خەڵکیش خوێنەری شارەکەم ئەبن و هەر ئێڵێنەوە وەکو خۆدێکێ لێ بەرهەمەکانە کاڵەی بۆ نمونە داوای لێبوردنکردن عیبە نییە بە مناڵەکان دەڵێ بەڵێ هەڵەو کەم و کورتی هەبوو خەڵ پێشنیار و ڕەخنەر لێ بگرێت و لەبارەی و بابەتەوە و تۆش بەداوای لێبوردنێک یان شتێک ناوەڵا من لەگەڵ خەڵکە دائیمەن تەبا بووم ئەنجا لەسەر خۆ بووم لەگەڵ خەڵکە شتێکم نەکردوە خۆم ناشیرین بکەم لای خەڵکی تا ڕادەیەک خۆشەویست بووم احترامی خەڵکم گرتووە توانی ومە ڕێز و تەقدیری خۆم فەرز بکەم بەسەر بەرامبەرەکەمە بەڵام لەگەڵ ئەوەشدا مەلایکە نەبووم کەم و کوڕیم هەبووە بە تایبەتی لەگەڵ مناڵەکانم جێم چونکە جاری وا هەبووە ناڕەحەتی دەرونی خۆم وای کردووە چیش بم لەگەڵ مناڵەکانمە تونمم لەگەڵ مناڵەکانمە ئەنجا ئاعترافکردنیش بە هەڵە شتێکی گوناح نییە ئەمە لە دانان بەوە هەست بە شتێکەکە کە هەستەکەی خراپ بوو بووی لەگەڵیان یاخود ئەو حاڵەتە هەساییەکە ڕۆژانە تێکەوتووە هەموو باوکێکی هەست بەوە ئەەکەم کە من بەهۆی نووسین و خوێندنەوە ئەو جۆرەشتانەوە نەمتوانی و مناڵەکانم مێهرەبانەیەکی توێر و تەواویان وەکو باوکێکی ئاسایی بۆ ئەمێ و نمونەشم هەیە بۆ هەواوی و بەرهەمانی لە ساڵی 1995 لە سروەی بێداریە چاپەکەی هیچ بەرهەمێکی سانسۆری کەوتە سەرواتە ڕێگەی لێگیرا کە بڵاو نەبێتەوە بەڵێ ئەمە پێشتر ئەم بەرهەمە ناردم بۆ بەغا بۆ ڕێقابە بە ناوی نوخشەوە چونکە یەکەم بەرهەم بوو نوخشە هەمیشە ئەوڵ بەرهەم پێک هێنێت بەڵام کۆمەڵێ وشەی تیا بوو ڕێقابە هەمووی ڕافز کرد بوو هەموو کتێبەکەشی ڕافز کرد بوو ئەوە یەک دوام کتێبێکی ترمە هەبوو بەرەو بەختیاری یافرەت زەنجیرەیەک بوو 12 بەرگ بوو ئەویشی هەمووی هەر ڕافز کرد بەرهەمەکانم بە مەیل و حەزی بەعز نەبوون ڕەفزەکرا باشە ساڵی چەند چوویتە بەغداد ساڵی 1960 یەکەم جار بوو کە چوومە بەغا 1960 بەڵێ بۆ چی چووی ماڵی پورم لێ بوو چوون سرم لێدا باش ئەی چۆن کەوتتە ناو دنیای ڕاگەیاندن و پێشکەشکردنی بەرنامە بە زمانی هەورامی لە ساڵی 1986 تاقمێکی ئێزگەی کوردی هاتن بۆ سەرگەت من لە سەرگەت مامۆستا بووم ئەو مامۆسام هەورامانی دکتۆر محەممەد هەورامانی تیا بوو پرسی بووی کێ لێرە دەستی شیعر وشتی هەیە وتویان ئەو مامۆستا جەمال حەبیبوڵڵا لێرەیە ئیتر وتویان شمشاڵیش ئەزانێ ئیتر نردبووی بە دوامان کە ڕۆشتم مقابلەیەکی ڕادیۆیی لەگەڵا کرد و دوایی خستێناوە جەریدەشەوە لە جەریدەی ژمارە 24 ساڵی 1976 بەڵاو کرا بوویەوە جەریدەی تاخی هەبوو ئەو وەختە
جا پێی وتم هەر وەختی هاتی بۆ بەغا حەسەکەم بێ سەرێک لە ئیزاعە بێ ساڵی 1970 کە چوومەوە سەرێکم لێدا ئێتر وتی ئەبێ ئەم هاوێنە لێرە بی هاوێنەکەی مامەوە وەکو پێشکەشکارێکی بەرنامە بۆ ئەو کاتە و بە شێوە باڵێ بە زمانی هەورامی و لە بەغدادات قرس نەبوو پێشکەشکردنی بەرنامەیەک لەو شێوەیە هاوکار بوو قرس بوو سەرەتای یەکێکی بیارەیی لەوێ بۆ خواحەفێکە ناوی کاکە فایق بوو ئەوتی من دەرەقەت نایە منیان بێ دوای مانگێ منیش بێزار بووم مانوو بووم ناڕەحەت بوو ڕۆژی 2 سعات بەرنامەکەش ئامادە بکەیت و پێشکەشی بکەی قرس بوو بۆ من وتم ناڕەحەتم دوایی کچێکیان بۆ هێنام ناوی سوعاد بوو لە جامعی بەخا ئەی خوێن لە فەرەی ئینگلیزی ساڵی چوارەمی بوو لە زەنگەنەکان بوو ئەویش هەورامی ئەزانی بوون بۆ دوو بەڵێ بەرنامەکان چی بوو لەو بەرنامەکان گۆرانی داواکراوە بوو وتەی ڕۆژنامەکانمان بە هەورامی تەرجمە ئەکرد شاعر و مۆسیقا بوو شارەکان بە زۆری هی خۆم بوون ئەنجام مۆسیقایەکی جوانیان لێ ها بە شێوی مۆسیقاوە پارەیەکی باشیان بۆ حەزێ بکردم ئەو وەختە قانونەکە وا بوو شاعر و مۆسیقاکە کە تەواو ئەبوو دقیقەی 2 دیناریان بۆ حەسێ بکردم بێژگە لە معاشێکی تایبەتیش کە مانگی 6 دیناری ئەو وەختیان بۆ 65 دیناریان بۆ سەر دەکردم مامۆستا ئەوەی کە تێبینیم هەبوو لە بارەی ئەم کتێبەوە ئەوەیە هەرچەند لای خۆش نووسیتە تایبەت بەڵام ئەحمەد موختار بەکی جاف و وانێڵەن یاڵا شاعیرانی تر لادەن باسی زولف و پەرچەم و ئەو شتانە مەکەن هاو شێوەی ئەوە شتێکی تایە ئەم کتێبەی تۆ دوور کەوتویتەوە لە شتە شخصیەکانی ژیانی خۆ کەوتویتە بەسەلەن بابی پۆزیشێنانەوە بۆ مناڵەکان و پەروەردەکردن و ڕۆڵ و گرنگی جارە ئەمە ڕۆڵی ئەدەب لێرە لایتە لەو کاتە ئەمە بوو لای من گەنجی ژووی ئەدەب بوو بەڵە ئەدەب بوو من هەر بە گەنجێتی کۆمەڵە شعورێکم هەبوو لەوانەیە هەر ئەو هەستە ناسکی شاعریەتە ئەو جۆرەشتانەی بۆ دروست کردەوە یەکەم جار کاتێکە کەڵکەڵی نووسینی شعر کەوتە سەرتەوە بەعجی بووی بە کێ بوونە و کەسانێکەوە یعنی با بڵێن لە ڕووی ئەدەبەوە کاریگەریان لەسەر تۆ بوو شاعیرەکان من لەم تەمەنێکی زۆر بچووکیەوە دەستم چوومە ناو دنیای شعرەوە نەک بە ئەنقەست حیکایەتێکی دوور و درێژی هەیە ناکرێت سەبی گێڕنەوە وەختێ بە خۆم زانین سیرەکەم ئەزانم شاعر بڵێم لە سنفی 4 و 5 ئیبتیداییە بووم ئیتر لەو وەختەوە دەستم پێ کرد و حەزم لە شعر و ئەمانە بوو بەڵام دوایی کە چوومە دارالمعالمینەوە ئیتر ئەدەبمانە خوێن نمونەی شاعیرەکانمانە خوێن ژیانیمانە خوێن لەو وەختەوەی تر بەهرەکەم گەشایەوە هەر شتێکم ئەنووسی هەڵم ئەگرت و ڕنیشانی ڕۆ دۆ سوڕەتەکانم ئەدا معجب بوون پێی ئیتر ئێستا بازێ لە شارەکانم هەیانە هیچ کۆتایی شەخصەکانە ئەم کتێبە ئەوەی کە تەرکیزم لەسەری بوو چەند دقیقە بخوێندەوە ئەوە یاگە مەسەلەن پێشتر شەو پرسیارم کرد لە بابەتە گەنجەکانی خۆت لاو داوە کەوتیتەوەی گەعنی بەو تەمەنە کەمەوە بەڵام وەکو تەمەنێکی ئێستا مامەڵە کردووە مامۆساجەمە ڕازێک فەرمی بەڵام ئەوەش بڵێم ئێمە وەکو ملەتی کورد ڕازی نەبووین بە حکمی بەغا ئەنجا جاروبات دەست پێشمەرگەسی ئەوەشان لە هێزی عێراقی هێزە عێراقیەکانیش زۆر بە دڕندانە وەڵامیانەدانەوە بە تەڕوشیان پێکەوە ئەسوودان هەستم بە زوڵم و حیزی بەعزەکە سەبارەت بە ملەتی کورد بە تێگڕا ئەو وای لێ کردم بۆشایەکی زۆری لە مێشک و دڵ و دەروونم داگیر کرد و ئیتر بەوە خەریک بوو باش ئەو بابەتێک کە مۆسیقی گوێشەیەکی مۆسیقی ڕۆحێکی مۆسیقیمەیە باوەڕ بکە لە ئەگەر تەنها بم بە تایبەتی ئەو مۆسیقانەی کە پارچە مۆسیقانەی کە خەمگین کە گوێیان لێ ئەگرم بەبێ ئیرادەی خۆم فرمێز بە شاڵمایەتە خوارەوە
هەر خواوە خەڵقی کردم گیانێکی مۆسیقی عەجیبمەیە. لێم ببورن ڕۆڵە فەزیلە ماکوان بێساران کچم ئاوێسە کوڕم کۆساران ئەزانم کە باو ئەبێ نەرم بێ کوورەی بەزەی و سۆزی گەرم بێ ئەزانم ئەبێت هەوارگەی ناز بێ دەمی بەخەندە و قسەی خۆشواز بێ بەڵام ڕۆڵە گیان من لەکوێی بێنم لە کام بازاردا بڕۆم بیسێنم ڕۆژ نییە سەد جار نەچمە شەرای مەرگ ڕۆژ نییە سەد ڕەنگ نەیگۆڕن سەد ڕەنگ ڕۆژ نییە ڕەنگم نەیگۆڕن سەد ڕەنگ ڕۆژ نییە دەژۆر خەم نەهێنمەوە ڕۆڵە ژاوری خەم چۆتە خوێنمەوە جاکە زیز ئەبم یا لێتان ئەدەم خۆشم ئەزانم ڕاست نییە و هەڵام ئەزانن دوایی کە ساڕ ئەبمەوە کۆڵێ پەژارە دێتە سکمەوە قین و ئەشکەنجەی ناو ئەو جەنگەڵە وەهام لێ ئەکەن بکەومە هەڵە توخوا لێم مەگرن ڕۆڵە لێم خۆش بن یاخوا بەختەوەر پڕفام و هۆش بن ئێوە لە ژەنگی دەروون بە دوورن ئومێدەوارن کە لێم ببورن ڕۆڵەکەم نییە داوای لێبوردن بەلاڵانەوە داوام لێکردن.